ئێرە شارێکی عەرەب نشینی خواروی عێراق نییە، بەڵکو قەزای خانەقینی کوردنشینە. دانیشتوانی قەزاکە کە بەشی زۆری کوردی شیعەن لە عاشورادا هاوشێوەی ناوچەکانی تری عێراق مەراسیم ئەنجام دەدەن. خانەقین شاری پێکەوە ژیان بووە و هەمیشە هەر شاری پێکەوە ژیانە. ئێمە لەم شارە کوردمانەیە، عەرەبمانەیە، تورکمانمانەیە، کاکەیمانەیە، سوننەمانەیە، شیعەمانەیە. ئەوانەی کە ئێستا لێرە ئەیبینن هەمویان شیعە نییە، ئەوەنەش سوننەیان تایە. لە خانەقین ئێمە جاران لە لامان زۆر عەیب بوو پرسیار لە یەکی بکەی بڵێ سوننەی یا شیعەی. لەم فلکەیە کە بە فلکەی کرندی ناسراوە و ئێستا مەراسیمی عاشورای تێدا ئەنجام دەدرێت، ساڵانە بەشێک لە دانیشتوانی خانەقین لە جەژنی نەورۆزیشدا هەر لێرە ئاهەنگی نەورۆز دەگێڕن. ئەوان دەڵێن جیاوازی لە نێوان ئاین و مەزهەبەکانی شارەکەدا نییە و پێکەوە بۆ نەجیاوازەکان بەڕێوە دەبن. قصالي لخانقين ما مواقف ديري من الاستشهاد ابي عبد الله العسير خانقين قشتي مشاركه قد لي روجه خانقين قشتي حزن وعزائي لباني امام حسين وقشتي قومياتي وكان مشاركه قد لي روجه عليه خاطر استشهاد ابي عبد الله العسير ليلى قشتي طوافان قومياتي كان شرشه من عليه خاطر ابو عبد الله العسير. قشتمان للمراسم موجودة من شيعية سنية كاكية فرق معنية إن شاء الله قشتمان مشاركة كامل وأداء إمام حسين. بەشی زۆری دانیشتوانی خانەقین بەنەتەوە کورد و بە مەزهەب شیعەن. سەرباری ئەنجامدانی مەراسیمی ئاینی شیعە لەم شارە، بەڵام لە کاتی هەڵبژاردنەکاندا کورد زۆرینەی دەنگدەرانی خانەقین بەدەست دەهێنێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، خانەقین.